ئێوارتان باش و سلااوتان لێبێ ئازیزان و خۆشەویستانی ئێمە خۆشحاڵینەم ئێوارەیەش بە یارمەتی هاوکارانمان ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی ئێوارەی ئەمڕۆتان پێشکەشەکەین و وەک هەموو کاتیش بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە ئەبینەوە میوانی ماڵەکانتان. بەڵێ ئازیزان، شاری سلێمانی شاری ڕۆشنبیری هەمیشە بەوە ناسراوە کە ماڵێکە بۆ هونەر و بۆ ڕۆشنبیری. بۆیە ئەمڕۆژ مۆزەخانەی یەکەمین پێشانگای مۆزەخانەی هونەری هاوچەرخ کاتژمێر 5 ئێوارە لە شاری سلێمانی کرایەوە بۆیە ڕاستەوخۆ پەیامنێرمان گۆران لەگەڵمانە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پێشانگایە و ئەم مۆزەخانەیە. ئێوارت باش و سڵاوت لێبێ گۆران، زانیاریەکان لای تۆیە. بەڵێ دێلا سڵاو لێوە ئێوارەی بینەرانی کەناڵی گەلی کوردستان. باش وەک جەنابیشتان ئاماژەتان پێدا شاری سلێمانی ئێوارەیەکی جیاوازتر بەخۆوە دەبینێت. بەڵێ ئێمە دیارە ئێساکە لە شاری سلێمانی لە جێگەیەکین کە پێی دەوترێت مۆزەخانەی هونەری هاوچەرخ لە شاری سلێمانی. لێرەدا ئەمڕۆ ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حیزبی و حکومی و لایەنی پەیوەندیدار و بە خودی بەڕێز دکتۆر خالی دۆستی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و خات و شاناز ئیبراهیم ئەحمەد لە شاری سلێمانی ئیفتتاح یاخود دەستپێکی کردنەوەی پێشەنگایەکی یاخ مۆزەخانەیەکی نوێی هونەری هاوچەرخ لە شاری سلێمانی کرایەوە. ئەمەش بۆ زیاتر خزمەتکردنی زیاتری لایەنی هونەری. من بۆ قسەکردنی زیاتر و بۆ گرنگیدانی زیاتر و بۆ گرنگی ئەم مۆزەخانەیە تا چەند نەتوانێت خزمەت بە هونەرمەندان و هونەردۆستانە کاچمە لای بەڕێز خالی دۆستی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمێوارێت لە ئێمە بەشدارە بێت لە گەیاندن و زانیاری یاخود چالاکیەکانی ناو ئەم مۆزەخانەیە. کا خالید بارێک نەبێ بێت هێرەوە. سڵاو لێبێ ئەوارەت باش. ئەگە بکرێت باس لە کردنەوەی ئەم مۆزەخانەیە بکەین وە چی گرنگیەکێ بێ بۆ شاری سلێمانی و هونەرمەندان. سەرەتا من دەستخۆشی و پیرۆزبایی لە هونەرمەندانی سلێمانی و تەواوی هونەرمەندانی کوردستانەکەم بە بۆنەی کردنەوەی ئەم مۆزەخانەیە و هەروەها پیرۆزبایی لە تەواوی خەڵکی سلێمانیەکەم بەهۆی کردنەوەی ئەم مۆزەخانە هاوچەرخە، مۆزەخانەی هونەری هاوچەرخ کە هەنگاوێکە لە کاری هونەری لۆکەڵیەوە دەرچووە بەرەو کارێکی نێودەوڵەتی و دروستبوونی پردێک لە بینی و هونەرمەندانی کوردستان و هونەرمەندانی دەرەوە بۆ زیاتر لە یەک تێگەیشتن و زیاتر گەیاندنی پەیامی یەکتر لەو وڵاتانەوە بۆ بڵند لە وڵاتی جیاجیاوە بۆ یەکتری. ئەم مۆزەخانەیە یەکێکە لە مۆزەخانە گرنگەکان و زۆر ئاشکرایە کە مۆزەخانەیەکی کە لە ڕووە کولتوریەکان نەک تەنها بوو شارێک بەڵکو بۆ تەواوی وڵاتەکە ڕۆیەکی کللتوری زۆر گرنگە. بە تایبەتیش لەم جۆرە مۆزەخانانە کە هەمکارێکی تایبەتە و کارێکی گرافیکە و بە بەشداری زیاتر لە 200 هونەرمەند لە سەرتاسەری ئەوروپا و هەندێ هونەرمەندی کوردستان هەم لە سلێمانی و هەم لە دهوک و ناوچەکانی تر کە تێیدا بەشدارن و ئەمە یەکێکە لەو کارانەی کە ڕۆیەکی جوان و ڕۆیەکی کەلتوری دەیداتە شاری سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە و ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری پاڵپشت و پشتیوان بووین هەم لە دروستکردنی بیناتەکە و هەم لە دروستکردنی ئەو گرێبەرە. کاکالی دەمێ ئەو قسەیە پێ ببڕم لێرە تا چەند وەزارەتی ڕۆشنبیری پاڵپشت بۆ دەوری هەبووە لە دروستکردن و بناغەی دروستکردن و دامەزران و کردنەوەی ئەم مۆزەخانە نوێ هاوچەرخە لە شاری سلێمانی. ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری دیارە پاڵپشت و پشتیوان بۆ هەر کارێکی هونەری بە تایبەتی بۆ کارێکی لەم چەشنە ئەم مۆزەخانەی هونەری هاوچەرخ و ئێمە هەر لە سەرەتای دەستپێکردنی خۆ هاتنە پێشەوەی بیرروکەی ئەم مۆزەخانەیە هاوکاریەکی جددی بووین هەم لە دروستکردنی شوێنەکە و هەم لە کردنەوەی شوێنەکە و هەم لە ئیدامەدان و دروستکردنی شوێنەکە بۆ ئەم مۆزەخانەیە. تەنانەت بۆکردنەوەی ئەمەش ئێمە وەکو وەزارەت هاوکاریکی باشمان کردووە بۆیە ئەمە بە یەکێک لە دەستکەوتە گرنگەکان ئەزانم بۆ شاری سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیری و هەروەها بۆ تەواوی هونەرمەندانی سلێمانی و کوردستان.
سپاس بۆ خالی دۆسکی وەزیری ڕۆشنبیری حکوومەت هێرێمی کوردستان کە تام کاتە لەگەڵمان بووی. بەڵێ گۆران ئەمێ پرسیاری ئەوەت لێ بکەم ئایا هیچ سەرپەرشتیارێکی مۆزەخانەکە لە لای تۆ ئامادەیە؟ بەڵێ بەڵێ وا دیارە دکتۆر ڕێبوار سەرپەرشتیاری مۆزەخانەکە کێیە؟ من سەرۆکی بۆردی مۆزەخانەکەم ئێمە چوارەندامیکەمان هەیە. بەڵێ دێلاف من ئێستا چمە لای دکتۆر ڕێبوار سەعید کە ئاڵێ ئێمە چوار کەسی وەکو سەرپەرشتیار کردوون بەڕێوەبردنی ئەم مۆزەخانەیە پرسیارەکان لەوەکەین. کاک ڕێبوار سڵاو لێبێ ئەوارەت باش. با باسێک لە مۆزەخانەکە بکەین گرنگی چییە ڕۆڵی چییە ئەتوانێت لێرەوە سلێمانی لە ڕێگەی ئەم مۆزەخانەیە هونەرمەندان لە شاری سلێمانی توانەکانی خۆیانی تیا دەربڕنیان و ئەبێ بە پردێکش بۆ ڕایەڵی نێوان هونەرمەندانی هەرێمی کوردستان و دەرەوە بکەن. دروست وایە ئەم مۆزەخانەیە پردێکە لە نێوانی هونەرمەندانی دەرەوە و هونەرمەندانی وڵات کە حتا بیناکە دروستکردنی معمارەکە بەو شێوەیە کۆنسپتی بیناکە بڕینی دوو کللتور کە چۆن ئەم دوو کللتورە تۆ توانی پردێ ببەستی لە نێوان کللتوری دەرەوە بۆ ناوە بۆ دەرەوە چونکە کاری هونەری کاری ڕۆشنبیری گەر تۆ نەتوانی ئەو پردە ببەستی لە بینی ئەم دوو کللتورەیە ناتوانی ئەبدەیتی خۆت بکەی ناتوانی بڵێن پەیامەکانی خۆت بە دەرەوە بگەیەنی بۆیە پەیامی ئەم مۆزەخانەیە گەیشتنی ئەو کللتورە هونەریەیە ناوە بۆ دەرەوە بۆ ناوە. کاک دکتۆرێکی لە خاڵەکانی ئەو بروشورەی کە بڵاو کراوەتەوە لەسەر ئاشنایی و زانیاری زیاتر لەسەر مۆزەخانەکە باسی لە گرنگی شوێنەکە ئەکە ئەم شوێنە هەڵبژێراوە یەکێتی هونەرمەندان یەکێتی ژنانە و نیسوتی کوردە لەولایەوە ئەمە بۆ ئەم شوێنە هەڵبژێرا تا چەند شوێنەکەش ئەبێ بە بەشێکی تر لە خزمەتکردن بە هونەرمەندان. هەڵبەت ئەم شوێنە زۆر دواکە و دروستکردنی بڵێن بیناکە هەڵبژاردننی شوێنەکە ئێمە ئازانی پارچی ئازادی مێژوویەکی کارەسات ئامێزی هەیە لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا چەندین نیشتیمان پەروەری ڕەنگە لە ژێرە و خاکەیە بن تا ئێستش بۆیە ئەم شوێنە لە ڕووی فکرەوانێ ئەوەیە چۆنە و شوێنانەی کە زیندانی میلەتێ بووە شوێنی بڵێن خەم ئامێزی شارێ بووە تۆ بیکەتە شوێنێکی کللتوری و بیکەیتە شوێنێک کە کاری هونەری تیا پایەدار بێ. باباس لەوە بکەین ئایامە یەکەمین مۆزەخانەی نوێی هاوچەرخە لە ئاسی عێراق ڕۆژهەڵاتی ناوڕاست کوردستان ئەمە هەڵبە لە ئاسی کوردستان ئەمە یەکە مۆزەخانەی هونەری هاوچەرخە پێشم وایە لە عێراقا مۆزەخانەی هونەری هاوچەرخ بە مەفهومە هاوچەرخەکەی تا ئێستا نییە کە هیوادارم ئەمە ببێتە سەرەتایەک بۆ دروستکردنی چەندین مۆزەخانەی هونەری هاوچەرخە بتوانێت پێگەی هونەری خۆی بە شێوەیەکی تۆکمە بە شێوەیەکی بەهێز دابین کات و بتوانێت ئەو پردەبێ لە نێوانی هونەرمەندان و هونەرمەندانی دەرەوە. بەڵێ گۆران ئەمە پرسیارێکی تر ئاراستەی دکتۆر ڕێبوار سەعید بکەیت ئایا ماوەیەکی زۆرە ئەم مۆزەخانەیە پشتگوێ خراوە تا چەند بڕیارە کە لە داهاتووە کاری زیاتری ئێستا مۆزەخانەکە ڕەنگە پێویستی زۆر بە پێداویستی تعمیرکردن بێت پێویستی بە بودجە بێ بۆ بەردەوامکردنی پرۆژە هونێرەکان بۆ داوەتکردنی هونەرمەندان کە ئەمە پێویستی بە پشتیوانیەکی مادی هەیە چونکە مۆزەخانە شوێنێکە کە پێویستی هەمیشە بە سەرفکردنی پارە هەیە بۆ ئەوەی کە تۆ بتوانانی کللتور بفرۆشیتەوانێ بە خەڵک بە خۆڕایی. ئێستا مۆزەخانە بەبێ هیچ کەم و کوڕی و کاملیە کراوەتەوە ئەتوان پێشوازی هەڵبەت کە بوو کوڕی زۆرە مۆزەخانەکە لە ڕووی بیناسازیەوانەیە بەڵام ئەمە گرنگی لەوایە کە بڵێن شوێنێکی ئاڵتونی ناوشاری سلێمانیە کە دەکرێت ئەو کەم و کوڕانە چاک بکرێت ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە بە درێژای چەندی ساڵ کۆمەڵی کاری هونەری لە ڕێگەی هونەرمەندە جیهانیەکانەوە کۆکراوەتانی بۆ مۆزەخانەیە کە ئەمە سەرۆت و سامانێکی دەوڵەمەند و پێگەیەکی گەورەی بڵێن مۆزەخانەکە. سپاس بۆ دکتۆر ڕێبوار سەعید کە تام کات لەگەڵ ئێمە بووی مادوومان کردی کاتمان گرتی سپاس بە هیوای بەردەوامی پێشکەشکردنی کاری جوانترتیدا. بەڵێ دێلاف منە گەڕێمەوە لای ئێوە تەواوی ئەو زانیاریانە بووی لەسەر کردنەوەی مۆزەخانەی نوێی هاوچەرخ لە شاری سلێمانی وەک سەرپەرشتیاران ئەوانەی کە بەڕێوەبەر و سەرپەرشتی ئەم مۆزەخانەیە دەکەن بە خۆیان دەڵێن ئەمە یەکەمین مۆزەخانەی نوێی هاوچەرخە لە هەرێمی کوردستاندا کراوەتەوە و بە دڵنیاییەوە هیچ شتێک بەبێ کەم و کوڕی نابێ بەڵام ئەوان توانیویانە بە هەوڵی هەموو لاو بە تایبەتی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە هەیان بووە توانیویانە پێداویستیەکان بۆ وێرە دابین بکەن و لێرەی شەوە وە خۆیان داوای دەکەن داوا لە هونەرمەندانی بیانی و ناوخۆی دەکەن هەر تابلۆ و هەر بابەتێکیان هەیە بیگەێنە ئێرە بۆ زیاترکردنی مۆزەخانەکە منە گەڕێمە لە ئێوە گەرێ و پرسیارە شتێکان مابێ. دەستەکانت خۆش بێ گۆران سپاس بۆ زانیاریەکانت.
بەڵێ عزیزان تەوەرەکی تری پرۆگرامەکەمان میوانداریکردنی میوزیسیانێکی شاری سلێمانیە کە هەمومان کارەکانی و کتێبەکانی و هەروە ڕیسێرچەکانیشمان بینیوە بۆیە پێمان خۆش بوو وەک پرۆگرامی ئێوارەی ئەمڕۆ میوانداری بکەین و گفتوگۆی زیاتر لەسەر کارەکانی بکەین. مامۆستا زۆزک قەرەداغی ئێوارت باش و سلااوت لێبێ بەخێر بێ بۆ ستۆدیۆ پرۆگرامەکەمان. ئێوارەی ئێوەش باش دەستخۆشی بەرنمەکەتان لێ یەکەم لەگەڵ ستافی بەشداربووی بەرنمەکە. دەستی تۆش خۆش بێت. بەڵێ مامۆستا زۆزک من حەزەکەم بەو پرسیارە دەست پێ بکەم لەگەڵ ئەوەی کە بەڕێستان هونەرمەندێک و میوزیسیانێکی چالاکن لە بوارەکەی خۆتانە ئەگەر باسی ژەنین بکەین باسی کۆنسرت بکەین یان باسی کارکردن بکەین لەگەڵ هونەرمەندەکانی ترە بەڵام جیاواز لەوانی دی بەڕێستان زۆر سەرنجشان خستۆتە سەر نووسین و لێکۆڵینەوە و کتێب لە بواری میوزیکە. ئایا ئەمە تا چەند گرنگە بە تایبەتی هەموو کات هونەرمەندان کێشە و گرفتی ئەوەیان هەیە کە ئاڵێن ئێمە ئەمانەوێت ڕیسەرچێک بکەین سەرچاوی کوردیمان نییە یاخود تا ئەو ڕادەیە کە سەرچاوەیەکی تێر و تەسەلمان نییە بتوانین ڕیسەرچەکەمانی پێدەوڵەمەندتر بکەین. زۆر ڕاستە من لەو سەرەتایەوەی کە دەسم کرد بە یەکەمین کتێب ساڵی 2004 بوو هەوڵم ما کتێبێک بەپێی خۆناغی ئەو کاتەی خۆم کە بابەتێک بێت بە جۆرێک نەبێت وەکو نووسەرێک لەسرم بێ بە ماڵ چکە لە ڕاستیا من وەکو ئەوە دەسم نەکردووە بە نووسین کە وەکو نووسەرێک کار بکەم وەکو پێویستی و نەبوونی سەرچاوی کوردی لە ناو مۆسیقایە دەسم پێکرد بۆیە لە یەکەمین کتێبا وەکو فۆلکلۆر سوودم لە موزیکی ناوچە جیاوازەکانی کوردستان وەرگرت کردم بە کتێبێکی کەمان ڤایۆلین بڵین بۆ ژەنین بشێت بەو پێی کە ئەبێت لە کارە کللتوریەکانە بۆ نووسین سوود لە سەرچاوی فۆلکلۆری تەواوەتی ناوچەکە وەرگین یعنی ئەبێت ریسێرچمان لەسەرەوە بە قۆت بێت کە فۆلکلۆرەکە کوردیە ویدۆزینەوە بەپێی ئەو سیستەمەی کە لە تیۆری مۆسیقایە هەیە و هەڵسەنگانی پێ دەکرێت بۆ بەرهەمەکە وەکو پێم وتن وەکو هین سەرەتا وەکو پێویستی ئەو کارم کرد دواتر سەرەتای پەیمانگا کە من فێرخواز بوو محاوڵەکانم لێ بووین هەستمانە کرد هیچ سەرچاوەیەکی کوردی دەست ناکەوێت و هەندێک کتێبیش دانسخە بوون یان بە زمانی جیاوازتر بوون ئەکرا بیرم لەوە کردەوە کە هەر دەکرێت سەرەتایەک هەبێ بۆ ئەوەی کە تۆ کتێبی کوردی و هەبێت سەرەتاکە ڕەنگە بە شێوەیەکی پرۆفیشنەڵ نەتوانی دەست پێ بکەیت چونکە پێشینە و نەبووە لە کتێبە ئەوەنەی بزانم مامۆستا سەلاح ڕەوف ساڵی 1970 لەگەڵ ساڵی 1986 یەکەمین و دووەم کتێبی لەسەر تیۆری مۆسیقا کتێبی یەکەمیش فێربوونی کەمانچە بوو وابزانم ئەوانەی بە چاپکەیان کە سوودێکی زۆری بە فێرخوازی زمانی کوردی گەیانەوەی کە لە ناوچە کوردیەکانە فێری مۆسیقا بێت لە پەیمانگای هونەرە جوانەکانیش دەورێکی زۆری بینی ئەو کتێبانە ئەوە تاکە سەرچاوە بوون ئەوەنەی کە من ئەمبینی لە بەرامبەر ئەوەیان سەدان کتێبی زمانی عەرەبی مەبینی کە ئەوەش وەکو ئەمبیست کەمترین سەرچاوەیە لە چاو فارسی و ئەوروپی و زمانە جیاوازەکان بۆیە وردە وردە بەوە دەسم پێکرد کار لەسەر ئەو نووسینانە بکەم کە پێی پێ نەبرا و گرنگی شەو بەکار دەهێنرێت فێرخواز سوودی لێوەردەکرێت یاخود بەلایەنی کەمەوە خۆم چێژ لە داڕشتنەوەی ئەو نووسراوە وەرەگرم وانە بێت کارێکی باش دەرناچێت تا چەند ئەم پرۆسەیە کاتی ئەوێت هەروەها ئەو پێداویستیانە و ئەو کارانە چین بۆ نووسین و هەروەها بۆ داڕشتنەوەی کتێبێکی وایی ڕاستی بێگومان کاری زۆر دەوێت لەبەر ئەوەی زاراوی کوردیمان نییە لە بەرامبەر وشە تیۆریە لاتینیەکانیان ئیتالی و فەڕەنسیەکان کە باون لە زمانی مۆسیقایە هەندێ وشە جاری وا هەیە بە چەندین مانگ ئەبێ پرسیاری لەسەر بکەیت و بە دوایە بچیت یاخود خۆ و داهێنانی بۆ بکەیت وشە سازی کوردی بۆ بەنجام بگەێنی ئەگەری ئەوە هەیە گەر سێ چوار هونەرمەند لە کاتی نووسین و لێکۆڵینەوەیە ئەو زاراوانە بەکاربێن لە دواترا جێگیر ببێ وەکو زاراوەیەکی کوردی کە
بە ئیستاشەوە جارێک کاتێکی یەجگار زۆری ماوە بەڵام لە ڕاستیا وەکو نووسین ئەوە نییە بڵێ ئەمڕۆ دەست بەکەم هەفتەی داهات و تەواو ڕەنگە کار هەبێت لە ماڵەوە ئێستا 3 ساڵی کرد کۆتایی پێبێت ڕاستەبێ بەردەوام گەڕان بکەیت بەدوایە بێگومان بەردەوام گەڕان بکەیت و بۆ ئەوەی بتانی گرنگی هەبێ بابەتەکە بەس بریتی نەبێت لەوەی ئەمە یەکەم کتێبمەوە دووهەمەوە سێهەمە و ژمارە کۆکەیتەوە چکە لە قۆناغی تێستدا بۆ نمونە من خۆم لە ژیانی خۆمە ئەو کارانی کردومە جام کردوێتەوە کامە قۆناغی ئەزمونگەری بووە تێست بووە ئێستا کە ئەوانە بکەمەوە بە شێوازێکی کایکەم بێگومان ئەبێت دوای ئەوەش کە کتێبێکە کرد ئەو قۆناغانە و تێپەڕان بێت و ئەرکی زیاترێوێت بەڵێ میوزیک زیاتر پراکتیکە یان تیۆرە بێگومان هەموویەتی وەکو یەک وایە ئەو دوو بابەتە بەدەر لەوە دەتوانی بڵیت مامۆستایەتیشە بۆ نمونێ کەسێک هەیە لە بواری پراکتیک و لە بواری نووسینا کار ناکە بەڵام مامۆسایەکی زۆر زۆر باشی فێرکردنی ئامێرێکی مۆسیقایە یاخود ڕەخنەگرێکە گوێگرێک و متابعێکی زۆر باشی هونەرە لە هەمووی باشتر ئەتوانێت لایەنە باش و خراپەکانی ناو هونەر دەستنیشانکە یعنی ئەمانە هەمووی لە ئەوروپا بۆتە پیشەی پسپۆڕی بەداخۆ لای ئێمە هێشتا هەر ژەنین یاخود ئەگەر یەکێک با بڵین لە موزیکدانان وەکو ئاوازدانانی گۆرانی بۆتە پیشەکە هەموو بابەتەکانی کە ڕۆڵی خۆیان هەیە تۆ ئەگەر گۆرانی یەکدابنی بەخۆی توێژینەوەی ئەسنۆمۆزیکۆلۆجیەوە بۆ دەرەکەوێت کە ئەمە چه ئاستێکی هەیە و چۆن ئەبێت بە فۆلکلۆرێکی دانراو بۆ 50 ساڵی کە بۆ 100 ساڵی تر بەڵێ دەستەکانت خۆش بێ ئەگەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ ئەلبەتە پامنێرمان گۆران کۆمەڵێک زانیاری تری لەلایە هەروەها زانیاری لەسەر ئەو شێوەکارانی کە بەشداریان لە یەکەمین پێشانگای مۆزەخانی هونەری هاوچەرخ کردووە ئەلبەتە ئەمەش گرنگیەکی زۆری هەیە بۆ شاری سلێمانی هەروە بۆ پراگرامەکەی ئێمەش بۆیە پێمان خۆشە بچینەوە لای پامنێرمان گۆران گۆران دووبارە سڵاوت لێبێ و فەرموو بەڵێ کاک گۆران ئەگەر ئامادەیت فەرموو بەڵێ گۆران سڵاوتان لێبێ ئێوارەتان باش کار و چالاکیەکان و پێشوازیکردن بەڵێ ئێمە گوێمان لێتە فەرموو بەڵێ 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 دیارە مەراسیمی کردنەوە و دەستپێکردنی مۆزەخانەی نوێی هاوچەرخ لە شاری سلێمانی تا ئێستا کە لە سعات 5 ئێوارەی ئەمڕۆوە افتتاح کرا لەلایەن وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و ئێستاش بەردەوام و پەیتا هونەرمەندان لە ئەنگرانی هونەر دێنێرە و سەردانی ئەم مۆزەخانەیەکەن و هەرێکیان قسە خۆیانەیە و کۆمنتی خۆیانەیە و ئەیانەوێت لێرەوە لە ڕێگەی مۆزەخانەیە و بەرهەمەکانیان زیاتر بخەنە ڕوو و ئەوەی کە ئەیانەوێت لە ڕێگەی ئەم مۆزەخانەیە و بەرهەمەکانیان کارەکانیان بخەنە ڕوو و گرنگیە مۆزەخانەیە چەند هونەرمەندێک چەند شێوەکارێک لەلای من ئێستا میوانە منەچمە لای ئەوان بزانم قسەی ئەوان چیە لەسەر ئەم مۆزەخانە نوێی هاوچەرخە بەڵێ سڵاو لەبێت قسەتە ئەگەر بیت تێرەوە بە ئەرک نەبێ ئەم مۆزەخانەیەکی گرنگیەکەوە تا چەند ڕازین لە کواڵێتی ئەو بابەتانی کە لێرە ئەخرێتە ڕوو و ئێوەی شێوەکاران ئەتانن چۆن شارەکەکەن چالاکی و نەشاتان چییە بێ لە مۆزەخانەیە بە بیرۆکەی ئەم مۆزەخانەیە زۆر دەمێکە بەداخەوە لەبەر هەندێک کێشە لە ڕووی معماری کارەکەەوە تەخیر بوو ئەم ئیشە کە کراوە بەڕاستی ئەمە بژدەیەکی خێرە بۆ هەموو هونەرمەندانی شێوەکار چونکە لەم شێوەیە لەم بینا جوانایی کە هەڵبژێراوە بۆ هونەری هاوچەرخ لە هەموو جیهاندا هەیە خۆشی ئەمە لەوەدا کە ئەم مۆزەخانەیە پێشبڕچێ ئەکات لەوەی کە ناوی تۆمارە لە یۆنسکۆرۆ لەگەڵ هەموو مۆزەخانەکانی جیهانە و لینچێک دروست دەکات ئێستا ئەمەوەی کە بینین لێرەدا کۆمەڵک بەرهەمی هونەرمەندانی فەڕەنسی و چەند وڵاتێکی ترە کە بەڕاستی ئەوان تەبەڕوعیان کردو بۆ ئەم جێگەیە کە ئەمە هەنگاوێکی زۆر جوانە لەلایەن بەڕێوەبەرانی ئێرە و لەگەڵ ڕێکخراوی باڵندەباران کە لە فەڕەنسایە بەقەڕەکەی ئێمە ئومێدەوارین بۆ داهاتوو هونەرمەندانی کوردیش لە هەر چوارپارچەی کوردستان بتوانن بەرهەمە ناوازەکانیان بەرهەمە باشەکانیان لە هۆڵەکانی ئەم شوێنەدا جێگەی خۆی بکرێتەوە.
باشە بۆ ئەوە پێداگیری و باس لەسەرەوەکرێ هونەرمەندە فەڕەنسیەکان بەرهەمیانەیە ئەمە گرنگی مۆزەخانەکەی یا بێبەرهەمی هونەرمەندەکانی خۆمانەکە لێرەیانی مۆزەخانەی هونەری هاوچەرخ قەتیس نییە لەسەر یەک شێواز کارکردن یان بەڵام ئەم بیرۆکەی هونەرمەندانی فەڕەنسا کە ئەو ڕێکخراوە لەگەڵ ئێرا کردوێتی ئەمە یەکەم دەستەیە بۆ ماسن یەکەم چەپکی کارە هونەریەکانە بۆ ئێرە ئێمە ئومێدەوارین بۆ داهاتوو هونەرمەندانی کورد بتوانین لێرەدا نمایشکە ئەمە بەڕاستی دووبارەی ئەەکەمەوە تەنها هونەرمەندانی فەڕەنسی نییە ئەمە بۆی هەیە ڕۆژانی داهاتوو لە ساڵانی داهاتوودا سیمپۆسیۆمی گەورە کاری زۆر گەورە پیشنگای زۆر گەورە لێرەدا بکرێتەوە و میوانان لە هەموو دنیا بتوان ئامادە بن لێرە باس لە ڕۆشنبیری سلێمانی و ئەم بابەتە بکەین ئەم مۆزەخانەیە بکەین ئەمە ئاەتیان بڵین سلێمانی و بابەتی هوەری و فەنی دوانەیەکی لێکجیانەکراون و هەمیشە سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیریەکەی خۆی باوەشی کردوێتەوە بۆ هەموو هونەرمەندۆسان و بابەتە هونەریەکان سلێمانی وەکو چۆن ناوی لێنراوە پایتەختی ڕۆشنبیری دوانەیە کە لێکتر جانابنەوە بەڕاستی بۆ ئەوەش بۆ داهاتوو بەڕاستی ئێمە ئومێدەوارین جگەل لەم جگەی کە ئێستا هەیە چەندین گەلەری تر و چەندین شوێنی تر بکرێتەوە کە بتوانە هونەرمەندانی شێوەکار لێرەوە ئەو پێشبڕکێ ئەو منافسە شەریفە جوانەی کە هەیە لە نێوان هونەرمەنداندا لێردا بەدیبکەوە سلێمانی جارێکتە دووبارەیە کە بۆ لەسەر ئاسی عراق و ئەو منتیقەیە هەمووی توانیوەتی شان لە شانی هەموو هونەرمەندانی تر بەرهەمی زۆر ناوازە پێشەش بکات. بەڵێ سوپاسام کاتە لەگەڵ ئێمە بووی بەڵێ وەک هونەرمەندان باسی لێەوە دەکەن ئێستا میوانێکی کترم لەگەڵدا دەبێت ئەگەر بێت ئێرە قسە لەسەرەوەکەن سلێمانی هەمیشە پایتەختی ڕۆشنبیری بووە هەمیشە لانکەی ڕۆشنبیری بووە من ئێستا میوانێکی ترم لەگەڵا بێت سڵاو لێبێ ئێوارەت باشتەوەکو هونەرمەندێک با من پرسیاری ئەوە لێ بکەم کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەلی کوردستان و لەگەڵ ئێوە بنبیت ئێرە مەرجی هاوچەرخ بوون بۆ مۆزەخانە لای ئێوەی هونەرمەندان چییە؟ ئشکالەتی گەورەك هەیە لەسەر وشەی هاوچەرخ کاکرێ بلچێنرێ بە هەموو شتێکەوە بڵین بەڵام ئەمە کاری ئێستەیە بۆ نمونەمە کۆنسپتی هونەرمەندێکی بە ئەزمموی فەڕەنسیە لەگەڵ هەڵبژاردەیەک لە هونەرمەندی ئەوروپی کە یەک پرۆژەیە بە ناوی هونەر چییە نیشانەتێکی پرسیار ئێمە بەس هەمووی پرینتمەیکینە ئەم پرینتمەیکینەمان کرد بە یەکەمین ئەزمموی خۆمان وەکو نمایش لەگەڵ ئەوانەی لە بواری پرینتمەیکینی کووردا مەسەلەن وەکو مێژووی گرافیک بڵین لە کوردستانەکە هەبووە ئەوانیشمان تێگەڵ کردووە بەس هاوچەرخ بوونەکە تەنها ئەتوانم بڵێم بەشێک لەم پیشانگەی ئەگرێتە خۆی بەشەکەی تریشی بەشێکی مێژووی هونەرە بەشی ئەزممونە یعنی لە نمایشەکە سێ بەشە وەکو لە کەتەلۆکەکەشا هەیە بەشێکی تریشی بەشی ئەزممونە و بەشێکی تریش ئیزافاکەین ئەویش بەشێکی زیندووە بەشی فێرکاریە کە لەم ماوەی ئەم سێمانگەیە کە پێشانگاکە بەردەوامە بێت لە ماوەی سێمانگەیە بڵێن کاری هونەری ئەەکەین لەگەڵ فێرخوازانی هونەر و لەگەڵ خەڵکانێک کە حەزەکەن بەڵێ گۆران ئەمێ ئەو پرسیارە لە کاکسامی بکەی ئایا کارەکان بۆچی پرنتمەیکینە بۆچی کارە ئۆریجناڵەکان و کارە دەستیەکان هەڵنەواسراوە هی هونەرمەندەکان بۆچی پرنتکراوە بە پرنتکراوی هەڵواسراوە لە باتی ئۆریجناڵەکان بەڵێ کاکسامی لە سودیۆ پێمەڵێ ئەڵێن بۆ کارەکانی ئێرە تازە هەموو کارانێک کە پرنتکراوە کاری دەستی تێدا نیە کاری زیندووتیانە هەمووی کاری زیندوو کاری دەستیە چکە پرینتمەیکین بەشێکە لە هونەر بڵین گرافیک بەڵام ئێمە نەئەکرا هۆڵەکە زۆر ئەو گەورەیە نییە بەشێکمان هەڵبژار لەبەروی ئاسانی لە گواستنەوە ئێمە کارێکی زۆرمان هەیە لە فەڕەنسا کە وەکو دۆنیشن هونەرمەندەکان بەخشیویانە بە ئەم یەکەمین نۆبەری مۆزەخانە لە کوردستانە کە ئەمەیە ئەو کارانی کە بەخشراوە بە ئێرە هەموو کاری پەیکەری تایە کاری زۆر جیاوازی تایە لە ڕووی تەکنیکی وێنەکێشان یان ئیشی ئینستەڵیشن بەڵام ئەم کارانی کە لێرەن ئاسان بوو بۆی ئێمە بیگوازینەوە لە بەرەوەی خۆتانزان قەیرانەکە هەموو کەسێکی گردووەتەوە نەمانتوانی کە کارەکانی تر بێنینەوە بەڵام دامانناوە هەموو قۆناغێک جۆرێک لە کار نمایش بکەین ئەم قۆناغی گرافیکە و بەشێکیش هەمیشە لەگەڵ کوردستانە دەمچکەین ینی تێکەڵکەین لەگەڵ کاری هونەرمەندانی بە هاوشێوە و هاوتایپ یان هاو کۆنسپتن لەگەڵ ئەم جۆرە ئیشکردنانەیە کە هەیە بەڵێ گۆران دەستەکانت خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانت ئەلبەتە منیش پێویستە لە ستۆدیۆ کات بم بە میوانەکەم بەڵێ سپاس بۆ پەیامدێرمان گۆران بۆ ئامادەبوونی
لە مۆزەخانەی هوەری هاوچەرخ. بەڵێ مامۆستا زۆزێک پێم خۆشە بگەڕێمەوە لای بەڕێستان. هەمیشە ئەم پرسیارە لە هونەرمەندانەکرێ و لەوانەیە تا ڕادەیەک پرسیارێکی باو بێ، بەڵام هەڵبژاردننی ئەو ئامێرە لەلایەن هونەرمەندانی میزیسیانەوە بۆ چ شتێک ئەگەڕێتەوە تا ڕادەیەک بۆ نمونە ڤایۆلین یان هەر ئامێرێکی تریش بێت، ینی بۆچی تۆ چ شتێک واو لەیەکا بنونە فلان ئامێر هەڵبژێری، بۆ نمونە بۆ زۆزک گیتاری هەڵنەبژاردو یا پیانۆی هەڵنەبژاردن لە قۆناغی فێربوون. بەڵێ ڕاستیەکەی من سەرەتا بە ئۆکۆردیۆن و دواتر بە پیانۆ و دواتر بە کلارنێت دەستم پێگەر اینجا چوومە سەر ڤایۆلین و بۆ من هەستەکەم تۆزێک پەیوەندی هەبوو بەوەی ئەو کاتە سەرەتای نەوەکان ئامێری کلارنێت دەست ناکەو بۆ کڕین، بەڵام لەو شوێنانەی کە ڕاهێنان ئەکرا و فێرە بوویت پیانۆ هەبوو و ئامێری کەمانچە زۆر بوو، ئەو توانی دەستە بەربێ بەس ئەو ئامێرانە دانسقە بوون. پەیوەندی هەبوو بەوە، بەڵام دواتر لە مەجای موزیکدانانە یارمەتی یام کە سەرەتا ئەو ئامێرانم خوێند. زۆر باشە. کەواتە باسی میوزیکدانانە کرد. ئەگەر کۆمەڵێک پۆلێن بکەین بۆ نمونە دانانی میوزیک بۆ کارێکی شانۆیی، دانانی میوزیک بۆ فیلمێک، دانانی میوزیک بۆ گۆرانیەک، دانانی میوزیکیش بۆ نمونە بۆ بۆنەیەک، بۆ بۆنەیەکی ڕسمی، بۆ پرسەیەک، چ جیاوازیەکی هەیە لە یەکتر؟ خۆی لە ڕاستیە وەکو جیاوازی هەمووی بەهای گەورەی هەیە، بەهای گەورەی خۆی هەیە. ئەوە نییە بڵێ موزیکدانان بۆ درامایەک ئاستێک نییە لە چاو موزیکێکی سربەخۆ بۆ گوێچکە کە لە هۆڵێکا بە کۆنسرت پێشکەشەکرێ یاخود بۆ شانۆگەریەک هەمووی کاری تایبەت و فۆرمی ئیشکردنی خۆی ئەوێ کە بەستانداردیش هەیە و بە خودیش هەیە کە تۆخ و چۆنی تعبیر لەو کارەکەیت، چۆنی بێ کارەکە ببینیت. بێگومان کە پێشتر هەستەکەم هەندێک جار کاری شانۆیی شت موزیسیانەکە نەیە بینی و مۆسیقای بۆدان ئەکامە کارێکی زۆر غەڵەتە لە کۆندا. مەسەلەن باسییان نەکرد کە دووسێ پارچەمان بۆ دابنێت لە شانۆگەریەکا بەکارێنین کامە بەڕای من بۆ هەردوو بۆ هوەری شانۆش و بۆ هوەری موزیکیش ئەبێ بە کارەسات، چونکە تۆ کە بە تایبەت تەلیف بۆ کردواتە تایبەتە بێ بەو شانۆگەریەوە نابێت بەرهەمی تۆمارکرا و بابەتی کە بەکاربێنیتەوە لە کارێکی تازەیە و بۆمە بەسا بێت لەگەڵ دەخەکەیان بژیت ڕۆژانە سەردانی پرۆڤە بکەی بۆ ئەوەی بتوانی کارێک پڕ بە پێستی ئەو دەقە بە ئەنجام بگەێنیت. بەڵێ دوایین کاریش دانانی میوزیک بوو بۆ شانۆی دوو پەیامبەر. بەڵێ بێگومان مانگی پێشوو نزیکی دە ڕۆژ بوو نمایش کرا لە دەرهێنانی کاک ڕێباز محەممەد کە کارێکی زۆر جوان بوو. مۆسیقاکەیمان لە تاران و لە سلێمانیش میکسمان کردەوە، تۆمارمان کرد. بێگومان ئەگەر نەبێ بە خۆڵ کێشان ئەوەی کە لەو کارانی کە زۆر لە ناو دەقەکەیا ژیام و ڕۆژانە هاتوچۆی پرۆڤەکەمە کرد بە مەبستی ئەوەی کە بە تەواوەتی هەوڵ بەم نزیک بێت لە دنیای شانۆگەرێکە و لەو بابەتەی کە نمایشێکەن. بەڵێ دوو پشت هەیە کە ئێستا هاتۆتە ناو کوردستانەوە و زیاتریش بۆ نمونە بۆ هونەرمەندە میوزیسیانەکان و هەروە گۆرانی بێژەکان ئەویش یەکەمیان کەڤەرکردنی گۆرانی بیانیە و یاخود وەرگرتنی ئاوازی بیانی. ئایا تۆ لەگەڵ ئەمە یایدیا خودت دژیت؟ وەکو خۆم دژی ئەوە نیم، چکە موزیک بۆ هەموو مرۆڤایەتی دائەنرێت. بۆ نمونە بتۆڤن سیمفۆنی قەدەری بۆ هەموو مرۆڤایەتی داناوە، نین نووسیوە قەدەر لە ئەڵمانیا لە نەمسا، یعنی ئەو قەدەرە توانی گزارش بکە لە ساتێکی ئێمە لە ڕهینێکی حەدەسێکی ئێمە، بەڵام وەکو ئەوەی کە بڵین موزیکی بیانی بەکاربێنیتەوە ئەگەر تۆ بە مەبەستێک بتوانی کاریگەری لەسەر دروستکەی ئەوە کارێکی زۆر باشە، بەڵام تۆ هەر بیت و کارەکە دووبارەکەیتەوە و خراپتریشی بکەی بێگومان ناچێتە ڕیزی هوەری ئەکادیمی بێیان بڵین کارێکی کوردی نوێەوە. بەڵام ئەوە بەڕای من واریدە ئەو بابەتەوەکو چۆن غاز فرۆشێکە بینین مۆسیقای مۆزارتی لەسەرەکە ئەو مۆسیقایە خۆی لە
بنمایە بۆ نووسنی مناڵیش دانراوە ئەوەی کە ئێستا بەکاریە لە جیاتیەوەی کە دار بکێشن بە غازەکە ئەوە نمونەیەکی زۆر جوانە جا لە قۆناغی پێشکەوتووە نەتەوەکە بەواگات کە ئەوە بۆ ئەوە بەکارنێنێت و دەوردە بەڵام ئەمێ باسی کەواتە لەسەر ئەو نمونی غەسفرۆشە کە باست کرد ئایا ئەمە نەبوونی ڕۆشنبیری میوزیکە لای خەڵکتا بۆ نمونە ئەوە ینی یەک سیاری غاز نیە بەڵکو زۆر کات گوێمان لەوە ئەبێت بێگومان بەزاخر تۆ ئەگەر لێکی بیتەوە یەکەم جار ئەوە شان پێ قبول نەبوو کە هین بێت کە ئەوەش بەکاربێت بەزیسە هەر نەبێ بە تەوەری بەرنمەکە غازفرۆشێ پێی ئەی بێ لەوانەیە هاوار بکە لە جیاتی ئەو مۆسیقایە بەڕاستی ئەوە لەوانەیە بە بابەتێکی ئەو تۆی نەزانین بەس ئەوە کاریگەریە نانا ئێمە ئەلبەتە ڕێزی تەواومان هەیە بۆ ڕێز و حرمەتمان هەیە بۆ کەسانی کە ئەو کارە ئەکەن ئێمە مەبەستمان ئەوە نییە کە ئایا بۆ نمونە بەتەنها غازفرۆشێک ڕۆشنبیری ئەوەی نییە خۆ هەر خۆشترە لەوەی کە هاوار بکات و ئەم پارچە میوزیکێکی داناوە بەڵام کە ئاماژەت بەوەیە وتت ئەم پارچە میوزیکە بۆ نووسنی مناڵەکەواتە من قسە ئەەکەم لەسەر زانیاریەکان و ئەو ڕۆشنبیری کە لای خەڵکێ ئایا چه پارچە میوزیکێکی گونجاو بۆ کارێکی گونجاو بۆ شتێکی گونجاوە بێت کە ئەوە لەوانەیە یەکێکیش خۆی میوزیسیان بێگەر زۆر زانیاری نەبێت ئەوە نەزانێت بێگومان بەس تۆ کە باسی ئەوەم کرد مەبەستم چی بوو لە ئیشی گۆرانیشە مەسەلەن گۆرانی بێشەکە میلۆدیەکی هیندی هێناوە بە کوردی ئێڵێت ئەگەر بە شێوەیەکی باش کاری لەسەر بکات دوایی قۆناغەکە گۆڕێ کە پێویست نەکا ئەو میلۆدیە هیندیە بەکاربێنێتەوە خۆی ئەزانێت فۆرم بۆ دەنگی خۆی دروستکە لە ئاوازدانانە یان بتوانێت بە موزیسیانی بڵێ کە چۆن ئاوازی بۆ دابنێ. بەڵێ پێمان خۆشە بزانین لەڕێی پرۆگرامەکەمانەوە کاری داهاتووی بەڕێستان چیە بێت کۆنسرتێک کە بێت یاخۆت پارچە میوزیکێکی تایبەت بە خۆتان تراکێکی سینگڵە بێت یاخود چیە بێت لە ڕاستیا دووسێ پرۆژەم هەیە دانەیەکیان ئەو مۆزیکە بوو کە مانگی پێشوو بۆ شانۆگەری دوو پەیامبەرم تۆمار کرد ئیستش کتێبێکم بە لەژێر چاپایە پێدەچێت مانگی داهاتوو لە ئینستیتوتی کەلەپوری کورد چاپ کرێبەنایی کوردانە 26 ڕاهێنانی تازەیە بۆ مامناوەند و پێشکەوتوو بۆ ئامێری کەمانچە کە پێم وا بێت یەکەم جارە وەکو ئیتۆت بۆ کەمانچە بە میلۆدی کوردی بە چاپ گەێنرابێت هیوادارم جێ ڕەزامەندی مامۆسایان و هونەرمەندانی کورد و بیانیش بێت و پرۆژەی کەم سیدیەکی مۆسیقایە بەناوی هەفتا پەنجەرەی گەڕۆک لەسەر دیوانە شعری مامۆسا شێرکۆبیەکەس دامناوە کە موزیک و هۆنراوەیە هەندێکی موزیکە و هەندێکی موزیک و هۆنراوەیە لە شاری تاران و لە سلێمانی تۆمارم کردووە کۆمەڵی هونەرمەندی زۆر بە توانا بەشدارنتیایەوە و برایانی کامکار مامۆسا فەرهاد حەمە ساڵح مامۆسا ڕێبین سالار لە سلێمانی و لە تاران تۆمارم کردووە کە ئەوە 3 ساڵە چاوەڕێیەکەم بڵاو بێتەوە. دەستەکانت خۆش بێ بە هیوای ئەوەی کە هەمیشە وەک هەموو کات بەرهەمی جوانتر و زیاتریش لە بەڕێستانەوە ببینین سوپاس بە و دەرفەتە ماندوومان کردی. بەڵێ عزیزان بەم شێوەیەش هاتینە کۆتایی مەڵقەی پرۆگرامی ئێوارەی ئەمڕۆ سوپاس بۆ هاوکاران و بۆ ئێوەش کە بینەرمان بوون ماڵاوە.